ليس كما يقال أنه ناتج عن أسباب دينية، لأنه أسباب ڕێکخراوی هیومن رایتس وۆچ مردنی دکتۆر عەبدوڵڵا حامدی زیندانی کراوی بە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرای خراپی مافەکانی مرۆڤ لە سعودیە ناوبرد. مایکل بێجی جێگری بەڕێوەبەری جێبەجێکاری بەشی خۆڕەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای ڕێکخراوەکە ڕایگەیاند. بەڕاستی یەکێک لە چراکانی سەرکردایەتی بزوتنەوەی مافەکانی مرۆڤمان لە سعودیە لەدەستدا. بەڵام پەیامەکەی و ئەو چالاکانەی کە ئەو بووە ڕێنمایان دەژین و درێژە بە گوشارەکانیان دەدەن لە پێناو چاکسازیدا. ناوبرە و لە درێژەی وتەکەیدا دەڵێت هەر زۆر نالۆژیکیە کە عەبدوڵڵا حامد ناچار بکرێت ساڵەکانی کۆتایی تەمەنی لە زینداندا بباتە سەر، هەر لەبەرەوەی ڕەخنەی لا پێشێلکاریە بەربڵاوەکانی مافی مرۆڤ لە وڵاتەدا گرتووە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەمنستی لە لای خۆیەوە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ناوبراوی بۆ و قارەمانە ناوبرد کە نەیدەزانی ترس چییە. ڕاگەندراوەکەی ئەمنستی کە لە پێگەی خۆی بڵاوی کردووەتەوە نیگەرانی خۆی بۆ هەواڵی مردنی دکتۆر حامد لە زیندانی سعودی ڕاگەیاند و دەڵێت بەو هەواڵە هەستمان بە شۆک و تاسان کردووە کە بەهۆی هێشتنەوەی لە زینداندا لەسەر چالاکی ئاشتی خوازەکانی گیانی لەدەستدا. بە پێو زانیاریانی چالاکانی بواری مافی مرۆڤی سعودیە بڵاویان کردووەتەوە دکتۆر عەبدوڵڵا حامد لە هەموو چاودێریەکی پزیشکی بێبەش کرابوو. پێگەی دەستگیرکراوەکانی سعودیە لە چۆڕی تویتەر لە پرسەنامەیەکدا ئاماژەی بەوە داوە کە ناوبراو بۆهۆی پشتگوێ خستنیان قەستی تەندروستیەوە تووشی جەڵدەی مێشک بوو و ژیانی لەدەست داوە. ئەوەش بە حاڵەتێکی دڕندانە لە قەڵەم دەدەن و بە تیرۆریان قەستی ناو دەبن. دوایەوەی بۆ ماوەی چەند سەعاتێک بە بێهۆشی لە زینداندا پشتگوێ خراوە و کاتێ بەرپرسان دڵنیا بوونەتەوە لە نزیکبوونەوەی مردنی گوازراوەتەوە بۆ نەخۆشخانە. ئەو پێگەی ڕای دەگەێنێت بێدەنگبوون لەم تاوانە گەورەیە دەبێتە هۆی مردنی دەستگیرکراوە ئازادی خوازەکانی تریش. جێی وەبیرهێنانەوەیە کە دەسەڵاتدارانی سعودیە لە ئازاری 2013دا دکتۆر عەبدوڵڵا حامد یەکێک لە دامەزرێنەرانی پرۆژەی حەسمی چاکخوازی ڕاپێچی زیندان کرد و دادگای ستەمکارانەی ئەو وڵاتە بەبێ ڕوونکردنەوەی هۆکارەکەی 11 ساڵ زیندانی بەسەر ناوبراودا سەپاندووە. لە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکەی چالاکانی سعودیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ناوبراویان بە ڕەمزی حەق و دادگەری و لادەری دەمامک لەسەر ڕووی ستەمکاری ناوبرد کە گیانی خۆی پێشکەشی پاشە ڕۆژێکی باشتر بۆ سعودیەکان کرد و تا دوا هەناسەی لا پێناویدا خەباتی کرد. گەرچی هاوکات لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی مردنی دکتۆر عەبدوڵڵا حامد لیژنەی مافی مرۆڤی حکوومەتی سعودیە ڕایگەیاند با فەرمانی ڕاستەوخۆی محەممەد بن سەلمان ئەو وڵاتە سزای جەڵد لێدانی وەکو شێوەیەکی سزا هەڵوەشاندووەتەوە. بەڵام گرتنی هەزاران سیاسی و مافەروەر و زانای ئاینی و تەنانەت میرەکانی بنەماڵەی پاشایەتیش سەرەتایەکی مەترسیداری خۆسەپێنی بن سەلمانی بە جیهان نیشاندا. بەڵام کوشتنی ڕۆژنامەنووس جەمال خاشقچی لە ناوبارەکەی کونسولگەری سعودیە لە شاری ئەستەمبول لە تورکیا لەلایەن تیمێکی نزیک لە جێنشینی سعودیەوە ڕووی ئەو وڵاتەی زۆر ناشیرین کرد. هەرچەندە ئەمریکا و خۆراوە لەبەر گرێبەستە ئابوووریەکانیان ئامادە نەبوون گوشار بخەنە سەر بنەماڵەی پاشایەتی ئەو وڵاتە و بەڵام مەحاڵە چیتر بەرپرسانی سعودیە بەهێزی پترۆدۆلاریان بتوانن جوانکاری بۆ سیستەمە دیکتاتۆریەکەیان ئەنجام بدەن.